نامەی چارلی چاپلن بۆ جێرالدینی کچی. کچی خۆم جێرالدین، لێرە شەوە، شەوی نوێل. لە قەڵاچ کۆلانەکەی منە ئەم هەموو جەنگاوەرە بێچەکانە نووسون. براو خوشکەکانێ بگرە دایکیشە. بەبێ ئەوەی ئەو باڵم دەنووسوانە بێدار بکەمەوە، بە زەحمەت توانیم بەر لە مەرگم خۆم بگەێنمە ئەم ژوورە بچووکبوونی وەڕووناکە. من لە تۆ دوورم، زۆر دوور، بەڵام چاوانم بیناییان لێ ببڕێ ئەگەر ساتێ سیمای تۆ لەبەر چاومون بوو بێ. وێنەی تۆ ئێستا لەسەر مێزەکەمە، وێنەی تۆ لە ناو دڵمایە، بەڵام تۆ لەکوێی؟ لە پاریسی ئەفسونگەر و لەسەر شانۆ پڕشکۆکەی شانزەلیزە نمایشەکەی. لەم زوڵمەت و بێدەنگی شەوە زستانیەدا گوێم لە ڕیتمی تەپەی پێتە. درەوشانەوەی ئەستێری چاوەکانێ بینم. ئەڵێن لەو نمایشە پڕشکۆیەیە ڕۆڵی کچە شازادەیەکە بینی کە تەتەرەکان بەدیلی گرتویانە. شازادە بەو بە شازادەی بمێنەرەوە، ئەستێرە بەو بدرەوشێرەوە. بەڵام ئەگەر پێکەنینی قاقا و چەپڵەی تەماشاچیان و بۆنی مەستی ئەو گوڵانی کە بۆیان ناردووی دەرفەتی هۆشیاری تەدەنێ، لە گۆشەیەکا دانیشە و نامەکەم بخوێنەرەوە و گوێ بۆ باوکە ڕادێرە. من باوکی تۆم جێرالدین، من چارلی چاپلێنم. کاتێ مناڵ بووی شەوەهای شەو بە دیارتەوە دانیشتم و حیکایەتم بۆ گێڕایتەوە. حیکایەتی جوانی نووستوو لە جەنگەڵدا و چیرۆکی ئەژدی هاپیرەکەی بیابان. کاتێ خەو چاوانی قورسە کردم نیگەرانە بووم و تانم لێیە و پێمەوت ئۆف لە تۆ بڕۆ، من لە ناو خەونی کچەکەما خەوتوم. خەونمە بینی جێرالدین، خەون، خەونی ئایندەی تۆ، خەونی ئەمڕۆی تۆ. کچێکم ئەدی فریشتە ڕوو، فریشتەیەکم ئەبینی ڕوو لە ئاسمان سەمایە کرد. ئەم بیست تەماشاچیان ئەیانوت ئەو کچا بینی؟ ئەوە کچی ئەو گاڵتە جاڕە پیرەیە، ناوەکەی لەبیرە؟ چارلی. بەڵێ من چارلیم، من جگە لە گاڵتە جاڕێکی پیر زیاتر نیم. ئەمڕۆ نۆرەی تۆیە. من بە پانتۆڵێکی پان و دڕاوە سەمامە کرد و تۆش لە بەرجی حەریری شازادەکانە سەماکەی. لەو سەمایانەش زیاتر دەنگی چەپڵ لێدانی تەماشاچیان کاتێک تۆ بەرەو ئاسمانە بن. بڕۆ، بڕۆ بۆ وێش، بەڵام جار ناجارێک بگەڕێرەوە سەر زەمین و ژیانی خەڵکی ببینە. ژیانی ئەو سەماکارانی کە لە کوچە هەژار و تاریکەکانە بەسکی برسی و قاچانێکی بێنەواوە کە لەرزێ سەماکەن. من یەکێک بووم لەوان جێرالدین. لەو شەوانەیە، شەوە سیحراویەکانی مناڵی تۆ کە بەلایلایی حیکایەتەکانم خەوی بردیتەوە، من بێدارە مامەوە. تەماشای ڕوخسارتمە کرد، ترپە و لێدانەکانی دڵتمە ژمارد و لە خۆمە پرسی چارلی، ئایا ئەم مناڵە هەست بەم کریانی تۆکە؟ تۆ من ناناسی جێرالدین. لەو شەوە دوورانی کە چیرۆکم بۆ گێڕایتەوە، بەڵام چیرۆکی خۆم هەرگیز پێ نەوتی. ئەمە داستانێکە شایانی بیستنە، داستانی ئەو گاڵتە جاڕە برسەی کە لە پەسترین و پیسترین گەڕەکەکانی لەندەنا گۆرانیە چڕێ و سەماکە و یارمەتی کۆکاتەوە. ئەمە سەربوردەی منە. من دەردی برسێتیم چەشتووە، من دەردی بێژنیم چەشتووە لەوانەش زیاتر. من ڕەنجی جێلیە و گاڵتەجاڕم چەشتووە کە هێندەی ئۆقیانوسێ لە خۆبایی بوو. بەڵام سکەی سەدەقەی ڕێبوارێکی خۆپەرست وشتیەکە. بەم هەمووشەوە من هێشتا زیندووم. زیندۆکان بەر لەوەی بمرن نابێ زۆر لەباریانەوە بڵێین. داستانی من بە خەڵکی تۆ نایە، با لەباری تۆ قسە بکەین. پاش ناوی تۆ ناوی من دێ، چاپلین.
بەم ناوە زیاتر لە 40 ساڵ خەڵکی سەرگۆی زەویم هێناوەتە پێکەنین. زیات لەوەی ئەوان پێکەنیون خۆم گریاوم. لەو دنیایی کە تۆی تیاژی تەنها مۆسیقا و سەما نییە. نیوە شەو کاتێ بە هەنگاوێ لە شانۆ پڕشکۆکە دەیتە دەرێ، جەماوەرە دوو ڕووە دەوڵەمەندەکان فرامۆشکە و حاڵی ئەو شۆفێری تاکسیە بپرسە کات گەیەنێتە ماڵەوە. حاڵی ژنەکەی بپرسە ئەگەر دووگیان بوو، ئەگەر پارەی کڕینی جل و بەرجان نەبوو بۆ مناڵەکەیان، بە پەنهانی بڕێک پارە بخەرە گیرفانی مێردەکەیەوە. بە نوێنەرەکەی خۆم لە پاریس وتووە بەس ئەو خەرجیانت بێ چەند و چوون بۆ بکە، بە پاسیان بە میترۆ بە شارە بگەڕێ، تەماشای خەڵک بکە، بێوژن و مناڵەکان ببینە. بەلایەنی کەم و ڕۆژ یەکجار بە خۆت بڵێ منیش یەکێکم لەوان، بەڵێ کچم تۆ یەکێکی لەوان و نەک زیاتر. هونەر بەر لەوەی دوو باڵ بە مرۆڤ با بۆ فڕین، هەردوو ئەژنۆتە شتێنێ. هەر ساتێ هەستێ بەوە کرد خۆت لە تەماشاچیەکان بە باشترە زانی، هەمان سات شانۆ بەجێ بهێڵە و بە تاکسیەک خۆت بگەیەنەرە دەوروبەری پاریس. من ئەوێ باش شارەزام. لەمێژە ئەوێ لانکەی هەژاران بووە، لەوێ سەماکارانی وەکو خۆتە بینی، جوانتر لە تۆ، چالاکتر لە تۆ، مەغرورتر لە تۆ سەماکەن. لەوێ دەستگا ڕووناکەرەوە کوێرکەرەکانی هۆڵی شانزەلیزەی لێ نییە. ڕووناکی سەماکاران تەنها ڕووناکی و تریفەی مانگە. تەماشاکە، جوان تەماشاکە. ئایا باشتر لە تۆ سەما ناکەن؟ کچی خۆبدان بەوەیە بنێ هەمیشە کەسێک هەیە باشترە لە تۆ. ئەوە بزانە لە خانەوادەی چارلیە هەرگیز هیچ کەسێ ئەوەندە لووت بەرز نەبووە کە سوکایەتی بە شۆفێری گالیسکەیەک و هەژارێکی کەناری ڕووباری سن بکە. من ئەمرم و تۆ ئەمێنیت. ومێدی من ئەوەیە کە هەرگیز لە هەژاریانەژی. لەگەڵ ئەم نامەیە یا چەکێکی سپید بۆ نێرم، هەرچەندێک کە ئەوێ بینوسە وەری بگرە. بەڵام کاتێک 2 فرانک خەرجەکەی بە خۆت بڵێ سێمین سکە ماڵی من نییە، ئەما بێتە ماڵی کەسێکی گومناو کە ئەم شەو پێویستی بە فرانکێکە. ئەو نیازمەند و هەژارە گومناوانە ئەگەر بتەوێت لە هەموو جێگایەک ئەتوانی بیاندۆزیتەوە. ئەگەر لەبارەی پارە و سکەوە قسەت لەگەڵاکەم بۆ ئەوەیە باش ئاگاداری فری و فێڵی ئەو مناڵە شەیتانانەم. من عیامێکم لە سێرکا بەسەر بردووە. هەمیشە و هەر سات نیگەرانی ئەو تەناف بازانە بووم کە بەسەر پەتێکی باریک هاڕێیەکەن. بەڵام کچم ئەم حەقیقەتت پێڵێم، خەڵکانی سەرزەمینی جێگیر زیاتر لە تەناف بازانی سەر ئاسمانی ناجێگیرەکەون. لەوانەیە شەوێک درەوشانەوەی گرانبەهاترین ئەڵماسی جیهان فری و با. ئەو شەوە و ئەڵماسە پەتێکی باریکە بۆ تۆ و کەوتنی تۆش حەتمیە. لەوانەیە ڕۆژێک ڕوخساری جوانی تۆ فری و دەربێ، هەمان ڕۆژ تۆ بیتە تەناڤبازێکی نەشارەزا و تەناڤبازە نەشارەزاکانیش هەمیشە ئەکەون. دڵ بە زێڕ و زیومەیە، چونکە گەورەترین ئەڵماسی جیهان خۆرە خۆر، ئەو ئەڵماسە لە گردنی هەموومان ئادرەوشێتەوە. ئەگەر ڕۆژێ دڵیا بە پیاوێک لەگەڵ ئەو دڵسۆز بە وەفادار بە. بەدایکتم وتووە لەو بارەیەوە نامەت بۆ بنووسێ. ئەو عیشق زیاتر لە منە ناسێ و باشتر گوزارش لە خۆشەویستیەکە. کاری تۆ زۆر سەختە، ئەوازانم. ئەڵێن لەسەر شانۆ جگە لە پارچە حەریرێکی ناسک هیچی تر جەستەت ناشارێتەوە. لەبەر هونەر ئەتوانی بە ڕووتی بچیتە سەر شانۆ و پاکتر و پۆشتەتر بگەڕێیتەوە. بەڵام هیچ کەس و هیچ شتێ لە دنیادا نییە شایستەی ئەوە بێ. ڕووتی دەردی ئەم چەرخەی ئێمەیە. من پیرەمێردێکم لەوانەیە قسەکارم پێکەنین ئاوەر بێت، بەڵام بەڕای من جستێ ڕووتی تۆ ئەبێ هی کەسێ بێ کە ڕۆحی ڕووتی ئەو خۆشەوێ. بەدنی ئەگەر بیرکردنەوەی تۆ لەم ڕۆوە هی 10 ساڵ پێش ئێستا بێ، هی سەردەمی پۆشتەیی. مەترسە کچم ئەم 10 ساڵە تۆ پێتر ناکە. بەهەرحاڵ هیوادارم تۆ دوایین کەس بیکە چیتە دوورگەی ڕووتەکان.
ئەزانم کە باوان و نەوەکانیان هەمیشە جەنگێکی جاویدانی و بەردەوامیان لەگەڵ یەک هەیە. بە بڕوای من شەڕ بکە کچەکەم، من خۆشم لە مناڵی جۆڕایاڵەکان نایەت. بەر لەوەی فرمێسکەکانم ئەم نامەیە تەڕ بکەن، ئەمەوێ ئومێدێک بە خۆم بم. ئەم شەو شەوی نوئێل و سەری ساڵە، شەوی موعجیزەیە. هیوادارم تاو کاتەی خوێن لە دەمارەکان ماوشکە بێ چارلی باوکی لەبیر نەکەی. من فریشتە نەبووم، بەڵام تا ئەو جێگایی توانیم هەوڵم ما مرۆڤ بم، تۆش هەوڵ بە بەڕاستی مرۆڤ بی. ڕوخساری ماچەکەم. چارلی چاپلن، سویسرا، 1963.